بەڵام وەکو زیانەکان ئەمە دەتوانین کە لە پێش چاوان هەرچەندە ئەویش دیار نییە بەڵام دەتوانین بڵێ زیانەکان لە دەوری 150,000 بۆ 200,000 دلار دەخەڵنێت. سەرپەرشتیاری جناب بەڵێ جان باشە ئاگرەکە چۆن سەری هەڵدا هۆکارەکەی چ هۆکاری ئاگرەکە هەتا ئێستا بۆ ئێمە نەزانراوە ئەوەی کە هەیە ئەمە تەنها شک و گومانمانەیە شک و گومانەکە کە هەیتمان تەنها پلەی گەرمیە پلەکانی گەرمە لەو ڕۆژانەدا زۆر بەرزن مادەکانی ئێمەش ماوەی موادی تەنەر بەخۆی موادێکە کە دەسووتێتن قابلە بۆ سووتان ئەوەی تاکە گومان کابێت تەنها پلەی گەرمیە چکە پلەکانی گەرمە لەو ڕۆژانە زۆر بەرزن. چی بوو سووتا؟ تەنەرە بەڵێ مادەکانی ئەمە تەنەرن ئێرە کۆگای تەنەرە. چەند تەنچی بوو ڕێژەکەی چەند بۆ بە دیاریکراوی ئەمە ناتوانین بڵێن چەند تەنچی بوو چەند سوتاوە بەڵام وەکو زیانەکان ئەمە دەتوانین کە لە پێش چاوان هەرچەندە ئەویش دیار نییە بەڵام دەتوانین بڵێ زیانەکان لە دەوری 150,000 بۆ 200,000 دلار دەخەڵنێت. زیانی گیانی هیچ کارمانێکتان لێ سوپاس بۆخوای زیانێکی گیانی نەبوو ئەوەی کە هەیە تەنها زیانی مادیە و خەقەرەوەی هەموو لای بکاتەوە ئینشاءالله. چاوەڕێ ینی تۆماری کامیراکان دەکەم بزان هۆکارەکەی چی بووە؟ بۆ خۆی ئاگر کەوتنەوەکە پێویستی بە تیمی پسپۆر هەیە کە لێکۆڵینەوە بکات ڕەنگە بە کامێرەکانیش بەدیان نەکەوێت کە هۆکارەکەی چیە. لێرە بووکە ئاگرەکە بووە؟ بەڵێ من لە ئۆفیسەکانی پێشەوە بوو. سەرەتا هیچ دەنگ هات؟ نانە هیچ دەنگێکی نەبوو هیچ دەنگێکی من تەنها لە ئۆفیس دانیشتبووم کە کارمەندەکان ئاگاداران کردمەوە کە ئاگرێک لە بەشی پشتەوە هەیە. پێم لە ماوەکانی ڕابردوش لێرە هەر ئەو ڕووداوە ئەوە پەیوەندی بە ئێمەوە نیە ئەمە تەنها دە ڕۆژان لێرانە هێشتا بەتەواتی شوێنەکەشمان سابت نەبوو خوا و قەزاوقەدەرەی بەسەر هێناوین بەس نازانم پێشتر ئەگەر ئێرە ئاگری گرت بێت یان مەرجەکانی بەرگری شارستانی مەرجەکانی بەرگری شارستانی تێدایە بەڵام تەنەر کە کاتێک ئاگر دەکرێت پێویستی بە تیمی بەرگری شارستانێک کە بتوانێت ئاگرەک کۆنتڕۆڵ بکات لە خزمەتدامە سەرچاوم.